ئێرە فڕۆکەخانەی کابولە لە پایتەختی ئەفغانستان دوای 19 ساڵ و 10 مانگ و 3 هەفتە و 2 ڕۆژ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەفغانستانی بۆ چەکدارانی تالیبان جێهێشت. ئەو چەک و کەرەستە سەربازیانەی واشنتۆن لە دوای خۆی بەجێهێشت و کەوتنە دەست تالیبان ئەمانە بوون: 22,174 ئۆتۆمبیلی هەمەر، 634 ئۆتۆمبیلی سەربازی لە جۆری M117، 169 ئۆتۆمبیلی دۆزینەوەی مین، 42,000 ئۆتۆمبیلی سەربازی لە جۆری پیکاپ، 8,000 بارهەڵگری سەربازی، 162,043 ڕادیۆی سەربازی، 16,035 دووربینی شەوان، 358,530 چەکی بچووک، 126,295 دەمانچە، 176 تۆپ هاوێش، 33 هێلیکۆپتەر لە جۆری MI-17، 33 هەلیکۆپتەر لە جۆری UH-60 بلاک هاوک. ئەم هەلیکۆپتەرە زۆر پێشکەوتووە و چەندین تایبەتمەندی گرنگی هەیە. خێرایەکەی لە کاتژمێرێکدا 357 کیلۆمەترە، دەتوانێت تا 19,000 پێ بەرز ببێتەوە، دەتوانێت بەبێ وەستان 1381 میل ببڕێت، لە توانایدایە 4 تۆن مرۆڤ و کەلوپەل بگوازێتەوە و 16 موشک هەڵبگرێت. نرخی یەک دانە 21 ملیۆن دۆلارە. جیم بانکس کۆنگرێسمانی کۆماریەکان لە کۆنگرێسی ئەمریکا دەڵێت تالیبان زۆر زیاتر لە وڵاتانی دیکە خاوەنی ئەم هەلیکۆپتەرەیە. هەر ئەوەندە نییە، تالیبان دەستی بەسەر ئەمانەشدا گرتووە: 43 هەلیکۆپتەر لە جۆری MD-530، 4 فڕۆکەی سەربازی بواری گواستنەوە لە جۆری C-130، 23 فڕۆکە لە جۆری ئیمبرایر، 10 فڕۆکەی جۆری AC-208 هێرشکەر، فڕۆکەی سەربازی A-29، چەکەکانی جۆری M4 و M16. ژەنەڕاڵ ئەسعەدوڵڵا کوشتانی فەرماندەی پێشووی ئەفغانستان دەڵێت هێزەکانی ئەمریکا لە کاتی کشانەوەیاندا تەنها لە بنکەی ئاسمانی بەگرام نزیکەی 3.5 ملیۆن پارچەچەکی سەربازیان جێهێشتووە کە هەموو جۆرە کەلوپەلێکی سەربازی لە خۆ دەگرێت. جیم بانکس ئەندامی کۆنگرێسی ئەمریکاش دەڵێت لە ئێستادا ئەو کەلوپەلە سەربازیانەی تالیبان دەستی بەسەردا گرتوون بەهاکەی بە زیاتر لە 85 ملیارد دۆلار مەزەندە دەکرێت. ئێستا تالیبان هێندەی وڵاتێکی پێشکەوتووی سەربازی چەک و پێداویستی هەیە. بەپێی ئامارەکان لە وڵاتێکی وەک ئوستورالیا کە ئەندامێکی کاریگەری ناتۆیە زیاتر هێلیکۆپتەری جۆری بلاک هاوکی هەیە. دەربارەی مەترسیەکانیش مایکل ماکۆڵ ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە کۆنگرێسی ئەمریکا دەڵێت دەست بە سەرداگرتنی ئەو کەرەستە سەربازیانە مەترسیەکی جددی بۆ سەر واشنتۆن و هاوپەیمانەکانیان دروست دەکات. بەڵام فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا دەڵێت توانیویانە تەنها بەشێکی کەرەستە سەربازیەکان لە کار بخەن.